ڕاکێشانی دۆسیە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێم. کاتێک ئەگەر معاملاتی ڕاکێشانی دۆسیەمان کردبێت چۆن چارەسەری بکەین و چۆن بگەڕێنەوە خوێندنەکەمان لەگەڵمان بن. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە بەڕێوەبەراتی تۆماری گشتی هەروەها ئەندامی لیژنەی وەرگرتن لە لیژنەی وەرگرتنی قوتابیان بۆ زانکۆڵای لەگەڵتان نابم بۆ شیکردنەوەی بابەتی ڕاکێشانی دۆسیە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێم کە بەم شێوەیە ئەبێت. ئەگەر قوتابی خوێندکار تەنها ساڵێکی خوێندن بەسەر ڕاکێشانی دۆسیەی تێپەڕی بوو ویستی بگەڕێتەوە خوێندن ئەوە زۆر بە ئاسایی ئەچێتەوە هەمان بەش و ئەو ساڵش بە میچی خوێندن بۆ حساب بکرێت واتە ئەو قوتابیە ئەگەڕێتەوە جێگەی خۆی و هیچ کێشەیەکی نابێ و دەست بە داوامەکات. ئەگەر زیاتر لە ساڵێکی خوێندن لەسەر ڕاکێشانی دۆسیەکەی تێپەڕ بوو بێت و لە قۆناغی یەکەمدا بێت زیاتر لە ساڵێک تێپەڕێت و لە قۆناغی یەکەما بێت ئەوە بە تێکڕای تێچووی پارالێل واتە خوێندنی هاوتەریب داوامەکاتەوە. بەڵام ئەگەر لە سەروی قۆناغی یەکەمەوە بێت واتە قۆناغی دووەم و سێم بێت ئەوە بە نیوەی پارەی پارالێل ئەگەڕێتەوە سەر خوێندنەکەی. ئەگەر قوتابی خوێندکار دامەزرابێت دەبێت پاڵپش بە یاسای ڕاژەی شارستانی ماوەی 2 ساڵ خزمەتی فعلی هەبێت. ئەمجا مافی گەڕانەوەی بۆ خوێندن دەبێت واتە ئەگەر من دەرچووی پەیمانگە بوو یان لە کاتی خوێندنی پەیمانگە و کۆلێژما تەعین بوو ساحبی ئەوراقم کردو واتە دۆسیەم ڕاکێشابووە بمەوێ بگەڕێمەوە خوێندن ئەبێ 2 ساڵی فعلی لە داوام بکەم پاشان ئەتوانم بگەڕێمەوە سەر خوێندنەکەم و بەو 2 خاڵی پێشتر هەڵسوکەوتم لەگەڵاکرێ و ڕێنمایەکانم لەسەر جێبەجێکرێت. لە کاتی ڕاکێشانی دۆسیەش گەرمێ دۆسیە سەحب بکەمەوە ئەوە بە شێوەیەکی ڕەزامەندانانە بە ڕێکاری یاسایی بە هیچ شێوەیەک زانکۆ هیچ داواکاریەک یان با بڵێن شکاتێک لە من ناکە سەبارەت بە کەفالە واتە ئەتوانی زۆر باتیادی سەحبی دۆسی خۆت بکەی پاش ڕەزامەندی زانکۆکەت ئەو کاتە تۆ کێشەی سەحبی ئەوراقت ناوێ واتە ڕاکێشانی دۆسیەکەت کێشت بۆ دروست ناکات بە شێوازێک کە بتوانیت واز لە خوێندنەکەت بێنیت. ئەمە ئەو وەردەکاریانە بوون سەبارەت بە ڕاکێشانی دۆسیە. ئێوەش بۆ ماندووبوونی ئێمە لایک و کۆمنت سەبسکرایب لە یاد مەکەن هەروەها لە تیکتۆک و ئەنستەگرامیش فۆلۆمان کرد پرسیارەکانتان بۆ ئێمە بنێرن ئێمەش لە خزمەتتان هابین بۆ ئەوەی وەڵامتان بدەینەوە و کێشەکانتان بۆ چارەسەر بکەین. لە کۆتایی ئەم کورتە ڤیدیۆیەدا حەزەکەین 2 ڤیدیۆ بۆ ئێوە پێشنیار بکەین بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. ئێوەش هاوڕێیانتان ئاگدار بکەنەوە و کەناڵەکەمان بەڵام بناسێنن بۆ ئەوەی زۆرترین سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان.